سڵاو معتەزیلای چێن دەوریان چی بۆ لە ناو مێژووی ئیسلامە بۆچی تەنیا بە معتەزیلە ئەوترێ ئەهلی عەقڵ لە ناو ئەم مێژووەدا بینەرمان. لە سەرەتای سەدەی دووەمی کۆچی گروپێک لە بیرمەند و شەرعزانان لە بەسڕا سەری هەڵدا کە بە گروپی معتەزیلە ناوبانگیان دەرکرد کە دامەزرێنەرەکەی واسڵ بن عەتایە بەهۆی دوورکەوتنەوە و ئیعتیزالی لە مامۆستاکەی واتە حەسەنی بەسڕی ئەم ناوەیان وەرگرتووە. معتەزیلە کە بە مەزهەبی تەوحید و عەدل یان یەکتاپەرستی و دادیش ناوزەت دەکرێت بە عەقلانی ترین فرقەی ئیسلامی دادەنرێت کە لەژێر کاریگەری فەلسەفەی یۆنانی بەڵام لە چوارچەوەی قورئان و سوننە هەوڵیان داوە عەقلی مرۆڤ بەسەر نەقڵ و جێرانەوەدا زاڵ بکەن چونکە عەدالەتی خوداوا دەخوازێت مرۆڤ بەرپرس بێت لە کار و کردەوەکانی خۆی هەر بۆیە لە دووتوێی قورئان دەیانەوێت ئەوە بسەلمێنن کە خوددا مرۆڤی ئازاد کردووە و کاتی ئازادی مرۆڤ بخرێتە ژێر دەستی هێزێکی باڵاتر ئیدی چاکە و خراپەمانای خۆیان لەدەست دەدەن. ئەم ڕەوتە گرنگە هزریە بە جۆرێک کاریگەری لەسەر سیاسەت دادەنێت کە موسڵمانان بەرەو وەستانەوە دژی ستەمکاری هان دەدات چونکە هیچ ڕەوش و بارودۆخێک نیەتێکی نهێنی لە پشت نییە بەڵکو بەرهەمی عەقڵ و کاری مرۆڤە. معتەزیلە یەکێکن لەو گروپە گرنگانەی کە لە مێژووی ئیسلامدا دەوری زۆر گەوریان هەبووە بۆ ڕۆشنکردنەوەی فکری ئیسلامی بەڵام بەهۆی کاروباری سیاسی یا زروفی سیاسی لەو کاتەدا زۆر چەوسێنراونەتەوە تا ئەو حاڵەتەی گەشتوتە ئەوەی کتێبەکانیان زۆر سووتێنراوە. هەندێک پیان وایە ئەگەر معتەزیلە سەردەست بوونا لە ناو دەوڵەتی ئیسلامیدا بە تایبەتی لە دەوڵەتی عەباسیدا ئەوە ئەیانتوانێ دنیای ئیسلام زۆر بەرەو پێش بخەن تەنانەت هەندێک دەڵێن ئەگەر معتەزیلە بمانایە ئێستا ئەوروپا لە شەرق بوو نەک لە غەرب. مامۆستا ئەمە ئەم بەرنامەیە باس لە معتەزیلە بکەین. حەز دەکەم پێش دەستپێک پێناسێکی معتەزیلە بکەین بەلای بەڕێستەوە. سەرهەڵدانی گروپی معتەزیلە لە ئێعتبار دەکرێت لە ضمنی تاریخی عەقلی فکری ئیسلامی عەقلی ئیسلامی و زەمانەکەی ئەو کاتە بوو کە فکری ئیسلامی نەختێک عولەماکان زانەکان هەستیان دەکرد کە دەتوانن تعبیرکەن لە ناقی خۆیان و دەست پێکرد لەو شارەی کە من خۆم ئێعتبار دەکەم شاری سەقافەی ئیسلامیە شەقافەی ڕۆشنگەری ئیسلامیە شاری بەسڕە زیاتر لە هەموو شارەکان پاشان کوفە دەوری لوغەوی زمانەوانی بینی ئەندە بەغدا حتى معتەزیلەکان هەندێک کەس دەست پێ دەکەن دەڵێن لە ضمنی کە شانازی بەو شارە بکرێت بە شاری بەسڕای لە ئینشقاقیان کرد لە جەماعەتی حەسەن البەسری چونکە ئێعتباریان نەدەکرد هەر کەس ئەگەر غەڵەتێکی بکە شوێن لە قیامەت لە ڕۆژی دوا ڕۆژدا شوێنەکەی ئاگرا. یەک لە شعارەکانیان المەنزیلە بەین المەنزیلەتەین شوێنێکە تۆ چ کافری چ بە ئیمانی ئەو شتانەیان تا دەکرد کە عەقل ڕازیە لێ. ئێستا من خۆم هیناومە ناوی قادەی معتەزیلە قادەی هەر لە ناویان تەماشاکە الجوهەمیە مەدرسەی جوهەم بن سەفوان الجارودی هەندێ فڕەقەکانن مەشهوورەکانن ئەغڵبیان نەماون بەڵام کتێبەکان بخوێنی وەڵڵاهی خۆ دەڵێمە لە ئەو مەدرسەی عەقڵە لەم چێهانیان ئەوان لە من نزیکە دەڵێ النەظام ئیبراهیم بن سەیارنا ثومامە بن الأشرس ناوی باپیریان نییە ئەبول هوزەیل العەلاف واصل بن عەطا ئەوە قاعیدەکەیانە بیدایەتەکەیتی ئەو لەگەڵ چێ لەگەڵ عەمرو بن عوبەید لە بەسڕا دەستیان پێکرد لا حەسەنی بەسری لە مەدرسەی حەسەن بەسری معتەزیلە نەبوو طبعا ئەزانم بەس ئەمانتە لەبێ بەێ الجاحظ کە مەدرسەکە الجاحظیە ئێستا شەنا کە کتێبەکانی البەیان وەتەبیینی بخوێنی دەڵێ وەڵڵا خۆم جاحظیم
غيلان الدمشقي كجانا وانا كان ابو موسى المردار، بشر بن المعتمر، الجعد بن درهم، بس اواني باترت نيشم مبادئ او بيان بيداغوتري الاصول التاريخيه للمعتزله او لمدرسه علم الكلام المعتزلي. هربك باسم كرت العدل والتوحيد، المنزله بين المنزلتين، الامر بالمعروف والنهي عن المنكر. لسان مسائلي صفات خواي، يعني اوان خواي دادنا كأمام مدافعين لخواي، خواته خلق كردوا ملي لناوتواني نسرابو فعلكت واتلي دكدتي انا واقريان دتي بهشت. عموما معتزله كان اقل بين السر اوي اقر ما بس لو بي خلشي بصرنا بلام عرب ين عرب نبون، طبعا ثقافيا عربي بو، اعتبار ذكر المعتزلات جزء كلا ثقافي عربي بس عربي اسلامي، بلام اغلبيا غير عرب بتايبتي فارس. هواي او شارع او كتب تايبتي لو انا تايستاش فارسي بوا، يعني ناوي بيواني معتزله قادي معتزله او كسانك او جروبانيان دا مثلا ديا ويان فارسا ولقبيان نيا عرب كان لمن ورقرا لقبيان نادى دا الشخص ناوي باوتشي يعني كاركي دبوا لقبي، يعني لأواني الدليل أويا استقناوي قاد كل ودخين موا هيتشي كان دليل أويا همويان لقب كيان مهنة كيان بوا إيش كيان خبازو من بوشيو يعني عشان المعتزلية لقبك لا أو هل دار ما مسا خوت أو ناوي لخوتناني خلشي تلدن خلشي بديت إذا كان بريطاني كوقت خوي ويك وتولري لخوان أو ناوين لخونا نابو دشمنيان خصوميان منافسيان أو ناوين لخونا أو ذا معتزل أوان بيان دلين معتزلة أوان مقابليان خوان دلين نحن أهل التوحيد أهل العدل والتوحيد. ديارتين موضوع جروبي معتزلة مثلي بيش خصني عقله بسر نصه وراس أو قصي لأن تواوا مدرسة العقل المدرسة العقلانية، يعني نصك لقى العقلانية تويك أوان قبوليان نبوة قبوليان نبوة حتى توشي مشكلة شبون مثلي خلق القرآن حتى أو ناوك وتينا باسي تذكر أما باسي وما نكر لوا نأيوه وتوتانا كقرآن مخلوقة دلين طبعا مخلوقة تنك أخوة يكا أي بو دلين نال المعتزلة أهل التوحيد أهل العدل والتوحيد خوا عادلة ويكا نابي بلي القرآن خلق بوال بدايته ولا أزلوه أو قبولنا كان كخلق بو يتر أزلينية يعني على اساس وهي وادلين بلى استناد كان آياتك دليل قرآن محفوظ قرآن مجيد في لوح محفوظ يعني أزلوه تا أو قرآن هرهبوا بس ما آياتي ترمانية مثلا إنا جعلناه قرآنا عربيا هو جعل بمعنى خلقناه مفعول مفعولة خلقه السيناريو أنا كرسر أو آيتانا أو لبر أو قشت جروب كان إسلام دبي سند شيء مرجعيته شيء دينيان هبي اعتمادي عندك كرسر آيات قرآنية يسمى أو خلق قرآن ما بس يعني أوك كخوي كلامي خواه بلام أزلينية وكو شون كون خلق خواه بس أزلينية أوانش مشكلة أو أبو يعني باشكز نبون كوتيان خوا أو آية قرآني دينية خواري نزول القرآن حسب حاجتي مجتمعي قريش لشاري مكة بداية لمدينة باشا
نەک منذ الأول. باشە مامۆستا لەم لەحظە ئێمە بە شێوەیەکی عەقلی بە ئەم قسەیە لێ بینەوە. مەسەلەن ئێمە ئاەتمان هەیە باس لە شەڕی ئوحودەکە، باس لە شەڕی بەدرەکە، باس لە تەلاقدانی زەینەبەکە لەلایەن زەیدەوە فەلەمما قەضا زەیدون هەر ناوکەشی هێنێ ناوی زەید. ئەمە تاخە کەسێکە لە سەحابەکان ناوی دێ یعنی زەید لە ئەزەلی ئەزەلەوە لە پێش محەممەدیشەوە ناوی هەبوو. معقول نییە ئەوەی قبول ناکەن ئەویان قبول نەدەکرد. تەبەت یەدا ئەبی لەهەب تبت يد أبي لهب وتب ما أغنى وامرأة حمالة الحطب في جيدها من مسد حبل من مسد أو دوان أو ينبكر لهنا دان قلتنا لأزل وديها پیغمبر عليه الصلاة والسلام كبيوستي بو حلبو كولاميان بداتوا أو آيتا دات أخواري دبو زۆرە شت هەیە. باشە مامۆستا ئەمجا لەبەر ئەوەش عەفوم دەکەی مامۆستا لەبەر ئەوەی ئەوان کە عەقلیان بەکاردەهێنە لۆ تەفسیری هەموو ئایاتی قورئانی پێیان دەگوترێ علم الكلام يعني الكلام في كلام الله الكلام في كلام الله يعني سكوت مەبە تەفسیرەکان ئەو تەفسیرەکان کە ئەوان دەڵێن تەفسیری سەلەفیە قبول ناکەن لەبەر ئەوەی موقفیان لەگەڵ حکوومات إلا زمانی عباسیە کان سەردەمی مەئمون لە زمانی مەئمون و برایەکەی معتەسەم زمانی متەوەکل هەر نەمان نەک نەمان دەکوژران هەموو اختفایان کرد. باشە مامۆستا دیقەتەین ئێستا هیچ سەرچاوەیەکی وان نەماوە لە کوتوبی معتەزیلە ماوە بعضێک لەوانە لەو ئەخیرا وەکو عەبدوڕەزاقی ئەوانە دۆزراونەتەوە بە زۆربەی زۆری سووتێنراوە مامۆستا یعنی ملەتەکە تەسەور مەکە یعنی حیمایەی ئەو کتێبانە کە وەختی خۆی سوتاون ماون ئەو کتێبانە ماون ئەو جەماعەتە کە خۆشەویستی ئەو عالیمەن ئەو مفەکران کتێبەکان هەڵدەگرت حیمایان دەکرد کتێبەکانیان ماوە سەرچاوەکانیان کەمە وانە بەسەدان کتێب بە عەرەبی و بە غەرب زۆر معنینە بە معتەزیلە ودەبی ئەمە دەست پێ بکەین لۆ حەلی مشکلاتمان مەشاکلمان لە توراسی ئیسلامی چ نقاتی ڕۆناکی هەبی ئیحتیمام دەین بەوە و بە تایبەتی معتەزیلە معنی بوون بە مەسئلەی القەدەر حرية الإنسان الإنسان مخير أم مسير هەربووە عولەماش دژیان بوون و سوڵتەش دژیان بوو یعنی هەند ئەگەر ئەم قسەی ڕاست بێ ئەڵەن ئەگەر معتەزیلە سەرکەوتنایە دنیای ئیسلام دنیایەکی ترە بوو لەم دواکەوت دنیای ئیسلام دنیایکی تر دەبوو زۆر لەوەی باشتر محاربەی عەقڵ نەدەکرا جاحظ یەک لە ئیمامەکانی ئەئیمەت المعتزلة بونا جاحظ ناو كان من هنا النظام الغزال الخياط لقبيان كارا إيشيان يعني نك عشيرات لسر دين نجيون كاسبون اعتماد أنا ذكر صار حكومة دار دولة بابي مو سر باسك بوشي اللي استا أو عقله أو شواذ عقله لا عقل إسلامي بانا للمعتزلة فكر كردناوه بعقل للدين هو تيشك لمحرمات يعني ونيا با خوي معتزلة كبونا حكام أو مصيبته يعني كتو لحكم داني قصة كانت زور باشا قال بين حكم وادكين بلام حكم أدوات خويها وك حكومات كانكا أو أدواتنا بكار ديني بوت سوسا كردني مخصم نالم دجمن معتزلة كاتنا صار حكم اجتهادي واني كيان برسي معتزلة زور كسلن بابلين يشك بون لا هوكاركاني بيشكوتني كومالغي مسلمان نشين لو كاتدا بنماني او استيري قشة كردن يا قشة سندني پێشکەوتنی زانستی و تەنانەت تەکنۆلۆژیش کەس بووە ڕاستەم قسەی بەو شێوەیە ئەو قسە ڕاستێکی زۆری تێدایە معتەزیلەکان ئەوەی من ئیشم لەسەریان کردووە
پێویستە لە سێ ڕوانگەی سەرەکیەوە بڕوانینە ناو کار و چالاکیەکانیان سەرهەڵدانیان، پاشان تێڕوانینی ڕۆژهەڵات ناسان و هەندێک توێژەرانی جیهانی سێ و جیهانی ئیسلامی بۆیان، سێم توێژەرانی ناو بواری فکری ئیسلامی بۆیان. ئەم سێتەوەرە ئەم سێ ڕوانگەیە بە وەکو یەکەیەک نەبەستینەوە بە یەکەوە وەڵامەکەمان لەوانەیە وەک لە ئاستی پێویستانە بێت. چۆن یانی سەر هەڵدانی معتەزیلە وەک طبعاً معتەزیلە ڕووی گەشی ژیاری ئیسلامیە، ڕووی گەشی عەقڵخوازی ئیسلامی، عەقڵخوازیەک کە سەرچاوەکەی لە خودی قورئانی پیرۆز و گوتاری قورئانی وەرگیراوە. بۆیە سەرهەڵدانیان زۆر کەس پێی وایە لە سەردەمی جوڵەی وەرگێڕانەوە لە سەردەمی خەلیفە مەئموونەوە دەست پێ دەکا. ئەمە هەڵەیەکی مێژووییە، ئەبێتە هۆکاری ئەوەی کە وەڵامدانەوەکان زانستیانە نەبن. سەرهەڵدانی ئەمان دەگەڕێتەوە بۆ سەدەی یەکی کۆچی، لەو کاتێک کە حەسەنی بەسری لە شاری بەسرەیە، شاری بەسرەش لەو کاتەیە بۆتە ناوەندێکی زانستی و ژیاری گەورە. کۆمەڵەیەک واصڵی کوڕی عەطا و پێش سەواصڵ حەسەنی بەسری خۆی کۆمەڵەیەک هەیە واصلیش تەلەبێ حەسەن نەبوو دەم خۆش بەڵێ بە ناوی ئەهل العەدل والتەوحید. ئەمانە گرنگی گەورەیان بە بیرکردنەوەی زانستیانە عەقڵخوازیانە ئەدا بۆ بوارەکان. واصلیش تەڵەبەی حەسەنی کوڕی بەسرەیە، واصلی کوڕی عەطا، ئەمیش لە چارەکی یەکەمی سەدەی کۆچی و سەرەتای سەدەی دوی کۆچیە ژیاوە چالاکی نواندووە. لەو کاتەوە کارەکە دەست پێەکە، بەڵام لەگەڵ جوڵەی وەرگێڕانە، جوڵەی زانستی بەیتولحیکمەیە خانی دانایی لە بەغدایە گەشەیان زیاتر دەبێت. بۆیە مەئموون گەورەترین کەرەستەی بەردەستی معتەزیلەکان بوو کە ئەو هەستانەوە گەورەی پێ ئەنجامدا. باشە مامۆستا باسی پێشکەوتنی تەکنۆلۆژیشت کرد، یانی با بڵین وەک جابری کوڕی حەیان و ئەوانەی کە لەو ئەوانش معتەزیلە بوون، یانی ئەوانەی ئیش عیلمیەکانیان کردو کۆمەڵێکمان هەن زۆربەی زۆریان سەر بە ڕەوتی عەقڵخوازی معتەزیلە بوون، زۆربەی زۆریان، یعنی جاحیدێکە کە لەوانەی کە ناوەکانیان دەهێنێتەوە هەر لە سەردای سەدەی یەکەوە گرنگیان داوە بە توێژینەوە لەسەر ژیاندا، لەسەر ئاژەڵ، لەسەر بواری دروستکردن و دروستکردنی ئامێر. تەنانەت جاحش خۆی کتێبی نووسیوە لەسەر بواری بازرگانی. ئێمە ئەگەر تەماشای جوگرافی بڵاوبوونەوەی معتەزیلە بکەین لە جیهانی ئیسلامیە، دەکەوێتە سەر ئەو هێڵەی کە شارنشینە و هێڵی بازرگانی تایە. بۆیە زۆربەی زۆری وەک بەسرە و بەسرا و ئیتر ئەو هێڵی تیجاری کە لە بەسرەوە دەستی پێ کردو چۆتە هیند، لەوێەوە هندستان هەتا هندستان، لەوێەوە هەتاوەکو چۆتەوە ئەسفەهان و ئێران، لێەوە بە ڕێگەی دەریایی بە هەماشی هەتا چۆتەوە سەقەڵی ئەو شوێنەکان ئەندەلوس. بەڵێ ینی ئەوە دواتر کە پەڕینەوەکە ڕوەدا. لەبەر ئەوە کە ئێمە لە مێژویان ڕوانی نابێت تەنیا مێژۆ فکریە پەتیەکە تەماشاکەین، ئەبێت لایەنە زانستەکەش تەماشا بکەین کە هەردووکیان بەیەکەوە گرێدراوە لە کار و چالاکی معتەزیلەکانە. بۆیە وتم مەئموون گەورەترین و کاراترین کەراسەی بەردەستی معتەزیلەکان بوون کە ئەو شۆڕشە گەورە زانستی پێ بەڵام دیسان هەر تەدەخولیان لە سیاسەتە زەربەشی لێیاون. مەئموون کە دیفاعی لەمان کردو پێ توانێ ئەوە ڕوانگەی یەکەم وتوان ڕوانگەی مێژووی سەرهەڵدانیانە. ڕوانگەی دووەم ئایا معتەزیلە عەقڵخوازێکی دوور لە ئاین بوون و نزیک لە بیری با بڵێن عیلمانی کە ئێستا هەندێک لە ڕۆژهەڵات ناسان وایان نوێنە ئەکەن کە ئەمانە عەقڵخوازێکی پەتی بوون، ویستویانە عەقلەکە لە کای ئیمانەکە بە تەواوەتی لە یەکدا بڕن بۆیە دووچاری چەرمەسەری و بە دوواداچوون بوونەتەوە لەلایەن دەسەڵاتەوە. و ڕەوتێکی ناو ئیسلامیەکانیش هەیە، یعنی ناو فکری ئیسلامی، مەبەستم سیاسی نییە، فکری ئیسلامی کە تاوانباریان ئەکا کە معتەزیلە تاوانبارەکە بەوەی کە نەقلی پەک خستووە و بەس تەنها گرنگی بە عەقڵ داوە. مامۆستا ئەم پرسیارە گرنگە بەلامەوە قسەکەت پێ بڕم بوورە. زۆربەی زانایانی سوننە تەکفیریان نەکردوون. نەخێر مامۆستا خۆیان بەشێکن لە ئەهلی سوننە. لە ئەهلی سوننەیە سێ سەرچاوی سەرەکیمانیان، سێ بەڵگەی سەرەکیمان هەیە، کتابمان هەیە، سوننەمان هەیە کە هەردووکیان نەقلن لەگەڵ ئیجماعە. معتەزیلەش بە هەمان شێوە باوەڕی بە هەرسێکیان هەیە. ئەمان بەڵگەی چوارەم زیادەکەن کە بەڵگەی عەقلیە.
بەڵگەی عقلی دەهێنە سەری بەڵام لە بەس ڕیزبەن کەسی وەکو ئیبن تەیمیە تەکفیریانەکە نەخێر من ئێستا تازەترین تۆژینەوە نووسیوە لەسەر ئیبن تەیمیە. ئیبن تەیمیە لە کتێبی تعارض العقل والنقل دەڵێت ئەو شتانەی کە ئەبنە مای تەکفیر ئێستا لە جیهانی ئیسلامیا بریتێ لە بابەتی ئەوەی ئایا خوای گەورە لە شوێنێکی دیاریکراویان لە شوێنێکی دیاریکراو نییە، ئایا خوای گەورە لە ڕووی ئەسما و صفاتەوە ئێمە بۆی بچەسپێنیان بووی نەچەسپێنین، ئایا خدای گەورە زانایە بە هەموو وردەکاریەکان و قسە دەکا یاخود نایکا. ئەڵێ ئەمە لەبەر ئەوەی لە سەردەمی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت بابەت نەبووە، پرسیاری لێ نەکراوە و پێغەمبەریش وەڵامی نەداوەتەوە و قسەی لەسەر نەکردو، کەواتە ئەمانە بنەمای ئاین نین، بواری جیاوازی تایە. بۆیە وەکو معتەزیلەکان ئەوە قسەی غەزالیە لە پێش غەزالیە، بەڵام ئەم بە شێوازێکی تەبەنی کردو و لەوە زیاتریش دەڵێ ئەگەر تەماشای کتێبەکەیکەی وەکو ئەوان مستەڵەحاتی عەرض و جەوهەر و ماهیە و عیشق و ئەو شتانە بەکار دێنێتەوە. بۆکو ئەوان دەڵێ زاراوەی زانستیە، ئێمە ئەگەر توانیمان زاراوەیەکی کتومت لەگەڵ گوتاری قورئانی ئەو لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەرە بێنینەوە هیچ لارێکمانی و کێشتیانە. ئەگەر نەمانتوانی هەمان زاراوە بەکار دەهێنینەوە کە ئەوان بەکارهێنینەوە. نمونەیەکی جوان دەهێنێتەوە ئیبن تەیمیە لەو بوارەیە، یعنی ئەڵێ بۆ نمونە ئەگەر هاتوو سوپایەکی هێرشی کردە سەر دەوڵەتێک، بەرپەشدانەوە ئەو هێرشە ئەوەی دەخواست کە جلی سوپای داگیرکرد لەبەر بکرێت. ئایا لەبەر ئەوەی کە ئەوانە سوپای داگیرکردن و ئێمە جلەکانیان لەبەرکەین لەوان ئەچن ئەبێتە ڕێگری ئەوەی کە ئێمە بەرگری نەکەین و جلەکانیان لەبەر نەکەین. ئەلە لەبەرەوە زاراوەی معتەزیلە و هەموو فێرقەکانی کە ببێتە مای ئەوەی درگایان لەگەڵا بکەین و گفتوگویان لەگەڵا بکەین و ئاسای بەکاری بێنین. ئیبن تەیمیە و هەموو ئەو زانا گەورەکان ئاچیتەوە سەر خۆیانیان خوێنیتەوە زۆر جیاوازن لەو ڕوانگە تەسکەی کە ئێستا هەندێک کەس کە خۆیان بەلایەنگر ئەوانە ئیشیان پێێتی وڵی هەندێک لەوانە ئیش بێت هەندێکیش تێنەگەیشتنە، هەندێکەیە نەخوێندنەوەیە. ئێستاێکی وەک محەممەد عیمارە ئاماژەیەکی جوانەکات ئەڵێ ئەو زانە سەلەفیانەی سعودیە کە باز لە ئیبن تەیمیەکەن کەسیان ئیبن تەیمیان نەخوێندوێتەوە وەکو خۆی بەڵێ ئەم ساغی کردوتەوە بەرهەمەکانیان، بەرهەمی ئەوانی ساغ کردوێتەوە، بەرهەمی معتەزیلەکانی ساغ کردوێتەوە لەگەڵ غەزالیە ئیشەکات. لەبەر ئەوە من ئێستا تێڕوانینێکم هەیە وەکو ئیسلام ئەوە کللتورێک کە ئەبێ ئێمە بەی خۆمانی بزانین، شیکاری بۆ بکەین، کاری لەسەر بکەین. زیندوو گەشە ناکە پێت وایە زیندوو بکرێتەوە معتەزیلە یا هیچ ئەفکارەکانیان یانی زیندووکردنەوە ئێمە ئەگەر شتەکان لە خانەی خۆیان دابنین نەک زیینوکردنەوە برەوی پێ بدەین. وەکو پێشتر ئاماژەم بۆ کرد و زانایانیش ئیشان لەسەر کردووە، معتەزیلە کاری لەسەر وتم ئەو چوار بنەمایە کردووە. عەقلیش لە لای ئەوان عەقلێکە کە سەرچاوەکەی قورئانی پیرۆزە، نەوەکو فەلسەفەی یۆنانی کە فەلسەفەیەکی مادی بێ. بۆیە وتم مێژووی سەرهەڵدانیان ئەگەڕێتەوە بۆ سەدەیەک پێش بزافی وەرگێڕان لەسەر دەستی خەلیفە مەئمووندا. ئەو پرسیارێک گرنگە بەلامەوە مەسەلەی خەڵقی قورئان وا ناکات کە قورئان بێت شتێکی مێژوویی بەس لە خەڵقی قورئان ئێمە کە ئەڵین معتەزیلە گرنگن ڕووی گەشی ژیاری ئیسلامین ئەوە واتای ئەوە نییە کە هەموو تێزەکانیان لە ڕووی زانستیوە ساغ بێت. ئێمەش وەکو بۆی وتم وەکو کولتورێک تەماشایەکەین، تێڕوانیمان هەیە بۆ ئیبن تەیمیە، تێڕوانیمان هەیە بۆ معتەزیلەکان، تێڕوانیمان هەیە بۆ غەزالی، تێڕوانیمان هەیە بۆ ڕەوتی باتنی ئەو کاتە کە باو بووە و هەڵایەکی گەورەی ناوەتەوە. بەڵام ئەبێ ئێمە هەمووی بە کللتوری ئیسلامی بزانین. ئێستا کە ئێمە دوورکەوتوینەتەوە مۆدایەکمان هەیە باشتر شتەکان ئەبینین دەتەڵی بکەین کامیان زانستی و کامیان زانستیە. مەسەلەی خەڵقی قورئان چەندێک بنەمایەکی فکریە لە لای معتەزیلە و زەرری لێدان لەبەر ئەوەی ئەگەر ئەوان وەکو بنەما فکریەکان وەکو بنەمایەکی فکری وەکو تێزێک پێشکەشیان بکردایە ئەوە وەکو تێزەکانی تریان ئەڕۆیش، وەکو بابەتی عەدل، وەکو بابەتی تەوحید، وەکو بابەتی ئەمر بالمەعروف و نەهی بالمونکەر، چونکە ئەو چەمکانە ئیشان لەسەر کردووە. هەر لە تێڕوانینیان بۆ ئەمر بکردن بە چاکە و نەهیکردن بە خراپە بەشداری کارایان هەبووە لە هەموو ئەو شۆشان دژی ئومەویەکان بوون، دوای دژی زۆرداری هەندێک خەلیفە عەباسیەکان بوون. بەڵام ئەوان کە هاتن مەسەلەی خەڵقی قورئان لە بابەتێکی فکری و لە ڕوانگەیەکی فکریەوە بۆ تێگەیشتن لە عەقیدەی ئیسلامی کردیان بە ئایدۆلۆژیا و دەوڵەتیان وەگەرخست بۆ سەپاندنی بەسەر هەموو زانایانە و پاشان وەکو محاکمی تەفتیش محکەمەیان دانا و زاناکانیان لەسەر
محکەمە کرد و هەندێکیان سزادان و تووشی ئەشکەنجیان کردن لەو کاتەوە ئەوە هەڵەیەکی گەورە بوو کە ڕوتی معتەزیلە تێکەوت دواتر کە متەوەکیل کە مأمون وفاتەکە و معتەسیم ئەو گەوری گرنگی پێدا و دواتر واسقش بە هەمان شەو پشتیانەگرێ بەڵام کە واسق ئەمرێت متەوەکیل دێت متەوەکیل ڕێک پێچەوانەی بیرکردنەوەی معتەزیلەکانە ئەو کاتە دژایەتی معتەزیلە دەست پێکە تاکە چەکی یاخود تاکە بیانووی کاریگەری دەستی متەوەکیلیش بابەتی خەڵقی قورئان و محکەمەکردنی زانایان بۆ لەسەر بابەتی خەڵقی قورئان. دوجار دەتوانین بڵێن معتەزیلە لە گروپە هەرە گرنگەکانی مێژووی ئیسلامن بەڵام بۆچی بێدەنگکراون و چۆن بێدەنگکراون و کاریگەریان نەماوە لە ناو ساحەی ئیسلامیدا ئەمە بابەتێکە کە پێویستی بە قسەی زیاترە. سوپاس کە بینەرمان.